اینجا قۆناغی دووەم وتمانە بێ بیپارێزین لە مێشکمانە. اینجا ئەوەش کۆمەڵی شتمانی چۆن معلومات دەپارێزین. یەکەم شت بەڕێزان بە ئاگاییە، ئاگاتان لەوە بێ. ئێستا بەڕێستان لێرە دانیشتون. ئەگەر هیچیان داڵغە لێبا و فکری بڕوە هیچ لە من تێناگە لەو کاتەیە. لەوانەیە بڵێ ئەنچی داڵغە لێبین. بەڕێزان ئێمە دوو ژینگەی دەرونیمان هەیە. ژینگەیەکیان ئەم ژوورەیە، ئەم هۆڵەیە. ئێوەی بەڕێزن، ئەو کامێرایە، ئەم سەقفەیە، ئەم گڵۆپانە، ئەم سورەیایە نازانم ترەمان هەیە. ژینگەی کە موهمە بۆ زاکیرە و بۆ میمۆری ئێمە و بۆ مناڵەکانمان ژینگەی دەرونیەکەیە. ئێستا لەوانەیە ئەم خوشکە بەڕێزە لێرە لەسەر کورسەکە دانیشتووە، ئەم خاتونە دانیشتووە، ئەم کاکەیە دانیشتووە، بەڵام بس بە جیسم لای منە فکری ڕۆشتۆ و داڵغەی لێیاوە لەوانەیە ئێستا لە ئەزمڕ پیاساکە، لەوانەیە لە پارکی ئازادی پیاساکە، یا لەوانەیە ئێستا لە لۆفەکانی ئەزمڕ بێ، یا لەوانەیە بڕوا بۆ هەولێر لە ڕێگا بێ. ئەو کاتیش لە من تێنا ناتوانانی معلوماتەکان خەزەکەی بۆ لەبەرەوەی تۆ بەس بە جیسم بە جەستە لای منی، بە فکر لای من نییە. بۆیە زۆر جار لە هەندێک کۆڕ و کۆبوونەوەیە تۆ هەستەکەی لە وەڵڵاهی من داژنیشتم بەڵام زۆری لی تێنەگەیشتم، احتیمالە داڵغەوە لێیا بێ. تەمەن زۆر هۆکار هەیە داڵغەمان لێیە. ئێستا گەر یەکێ لێوە بەڕێستان برسی بێ، یا مناڵەکانمان نێرین بۆ قوتابخانە و خوێندنگا، ئەگەر برسی بێ بۆ یاڵین بەیانیان نان نەبێ هەمومان وەکو دایک و باوک وەکو کەس و کار ئاگامان لێ بێ نانی بەیانی بین بە مناڵەکانمان، ئەگەر ناخوا بێت لە فێ شتێکی بۆ پێچینەوە. چۆکە چۆن ناوپۆلەوە داڵغەی لێیا و فکری ڕۆی و خەیاڵی ڕۆی برسێتیەکە یەکێکە لە سەبەبەکان. چونکە بەڕێزان برسێتی پێڵن پێداویستی فسیۆلۆجی. ئێمە مێشکمان بە خواردنی شەکات. ئەگەر خواردنی پێویستی پێ نەبێ بەیانی نانی نەخوارد بێ سعات دەی شەویش نۆی شەویش نانی خوارد بێ هەتا حوتی بەیانیزگەی 10 سعاتەکە خواردن لە لەشیان نەماوە، شەکر لە لەشیان نەماوە. بۆیە ترکە شەکریش نەما هەم زەختیشی دابەزە هەمە بێتەوەی تەرکیزیشی نەمێنێت، تەرکیز و بە ئاگایی نەمێنێت. بۆیە کاچن بۆ کۆڕ و کۆبوونەوە یا لە وەزیفە لە دەوامتانە یەکێک لە هۆکارەکان برسێتیە، یەکتر تینوێتیە، یەکتر نەخۆشیە. خوانە خواستەگەریشێکمان نەخۆش بین ئیتر ئەو نەخۆشیەوەمان لێکە تەرکیزمان کەم بێتەوە. یاخود نەخەوتن بەڕێزان بەداخەوە ئێمە کوڕوکچەکانمان مناڵەکانمان زۆربەیان وەکو پێویست ناخەون. بۆیە گەربێت و بەلایانی کەم نابێت لە 6 سعات کەمتر بێ، ئێمەی گەورە نابێت لە 6 کەمتر بێ، مناڵەکانە بێ 7 و 8 بێ. بۆیە بێ ئاگاتان لێبێ هەم خۆشتان هەم خوشک و براکانیشتان هەم مناڵەکانیشمان پێیان بڵێن بەلایانی کەم و 7 سعات خەیە، بەلایانی کەمەوە. چکە گەر تێرخەو نەبێ بەیانی چێتە ناو پۆل و فکری ڕوا، ینی باوێشکە تەرکیزی نامێنێ، بە ئاگایی نامێنێ. چاوەلێ بەڕەزان هۆکارەکان چین؟ یاخود ئەگەر ئێستا تۆ لەم بەرنامەیە ئەگەر حەزت لە بەرنامەکە نەبێ یەشێکە لە هۆکارەکان معلوماتەکان ناچێتە ناو میمۆری ماوە درێژەوە، ڕەغبەت حەز و ئارەزوو. ئەها جاری وا لەگەڵ هاوڕێکان تا دانیشی لە شوێنەکە لە کۆڕ و کۆبوونەوەی جاری وا 10 سعاتە ڕوا هەر لە خۆتەوە با بۆ 12 شەوە با بڕی چۆن ڕاتەواو بوو. لە کاتی خۆشیە، لە کاتێکا تۆ حەزت لەو شتە بێ، ڕەغبەت لێ بێ کاتە فڕێ زۆر سەریع بێ. بەڵام لە کاتێکە خوا نەخواسە لە تەعزیەکای لە محاضەرەیەکی موملای لە کۆبوونەوەیەکە حەزت لێ نییە لە شوێنێکای بە زۆر بردویانی بڕوا بێت دقەیەک بە سعاتێ ناڕوە. کەواتەی بۆ ئەوەی معلوماتەکان زانیاریەکان لە مێشکمان بمێنێتەوە لە بیرمان نەچێت حەزمان لە شتەکان بێ، دافع ڕەغبەت بۆ خۆمان دروستکەین، نەک ڕقمان لێ بێ ئەوە چییە من حەزم لەوە نییە منەوە ناکەم. کاری دەرونی زۆر کاریگەری هەیە بەڕێزان لەسەر شتانەی کە لە میمۆریەکەمانە خەزم ناکرێت. کەواتەی یەکەم شت فاکتەر وتمان بۆ ئەوەی زانیاریەکان بڕواتە میمۆری ماوە درێژ بۆ ئەوەی بە ئاگابین بۆ شتەکان شتمان لەبیر نەچێتەوە بە ئاگایە ئینتیباه. بۆیە چی بۆ هەر شوێنە بێ بە ئاگابی بۆ شتەکە، داڵغە لێ نەی فکر لێ نەڕوات، حەز ڕق لێی نەبێت. دووەم ئەبێ تەنزیمی معلومات بکەین بەڕێزان. ئێستا وای دابنێت جەنابە سوپەرمارکێتێکە هەیە یەک نەقڵبەڕی لەم گەورانە بۆ دێ معلومات هێنێ. تواگەر بە حەماڵەکان بڵێ بە کرێکارەکان بڵێ هەمووی بۆ بخەرە مەخزنێکەوە بە تێکەڵ و پێکەڵی دوای دنیا هەستێ بۆ تەدۆزرێتەوە شتێک. هەر مشتریە بێ نازانێ بێ 1 سعات بگەڕێت تا شتێکە دۆزیتەوە. بەڵام ئەگەر تەنزیمێکت ڕێکی خست وت با بە چی نیسکوونۆکە ئالێرە بۆم دانێ، هەرچی کتێب و قڕتاسێ ئالێرە بۆم دانێ، شتی مناڵم ئالێرا بۆ دانێ، زەیت و ڕۆنەکەم لەوێ بۆ دابنێ، هەر ڕێکی خست ئەو کاتە ئاچیتە سوپەرمارکێتەوە هیچێک دەوێڵەوەتە لەویایە تەنزیم کراوە. هەندێک کتێبخانە هەیە ئێستا بە ملیۆنان کتێبی تایە بەس پێ دەڵێ یەکسەر چکە تەصنیف کرا، بەڵام نەوەڵا لە ماڵی خۆ 20 کتێبە هەمووی تێکەڵ و پێکەڵ بەستە دیە کاتای دۆزیتەوە چەنگی کاتەوێ. مێشکیشمان بەڕێزان عینەن مەغزن وایە هەر مەغزەنە. بۆیە ئەو زانیاریانەی کە وەریەگری ئەو معلوماتە بێ تەنزیمێکی ڕێکی خەی
زۆر جار بۆ خوێندکار و بۆ قوتابەکان پیان دەڵێن بۆ نموناڵین تۆ بابەتێ بڵین بایۆلۆجیا خوێنی باسی ئینسانە خوێنی تۆ یەکسەر مەچۆ تێکەڵ و پێکەڵ ئینسان وایە چەند کۆ ئەندامێکە و خانەیەکە کە هێلکۆکەیەکی دایی کە پیتێنرێوتی و ئەمە تێکەڵ و پێکەڵە ئەمە خەزن نابێت لە مێشکە باشترین شتەوەیە یاخود لە بچووکەوە دەست پێ بکە یا لە گەورەوە بچووک چییە؟ ئەڵەی سەرەتای هەموو ئینسانێت چییە بەڕێزان هێلکۆکەیەکی دایکە بە سپێرمی باو پیتێنراوە خانەیەکە پێڵەن زایگۆت تەواو ئێستا ئەمە بیدایەتی هەموو ئینسانێکە ئێمەین ئەم خانەیە بێ بە دوانە بێ بە چوارە بێ بە هەژدە بێ بە 16 بە 32 ئیتر ئەڕوا 420 بە ملیۆنان خانە کەواتە کۆمەڵێک خانە شانەیەک دروست دەکات ئەها ڕۆشتم وردەوەدەم اینجا کۆمەڵێ شانە کۆ ئەبنەوە ئەندامێک دروست دەکات اینجا کۆمەڵێک ئەندام کۆ ئەندامێک دروست دەکات اینجا کۆمەڵێک کۆ ئەندام منم ئینسانم ئینسان کۆمەڵێک کۆ ئەندامە کۆ ئەندامی هەناسەدانە کۆ ئەندامی هەرسکردنە کۆ ئەندامی سوڕی خوێنە کۆ ئەندامی دەمارە هەر یەکێ لەوانە کۆ ئەندامی دەمار کۆمەڵە ئەندامە یەکێ لەوانە مێشکۆکە یەکێ لەوانەیە دڕکە پەتکە یەکێ لەوانە بەشی پێشەوەی مێشکە یەکێ لەوانە نازانم چییە کەواتە و هەر یەکێ لەو ئەندامانە لە کۆمەڵی شانە پێکاتوە و هەر شانەیەکیش کۆمەڵی خانەیە بیدایەتی میسان خانێ ئەها بەو تەنزیمیە بە حیاتی بیری ناچێتەوە یا بتێ مناڵەکانمان فێرکەم بڵێن جوگرافیای کوردستان کوردستان یەم دابش یەکەم بەسەر شارەکانە محافەزەکان دهۆک هەولێر سلێمانی هەڵەبجە کەرکووک هەتا دوای هەر یەکێ لەو شارانە بۆ نمونە سلێمانی دابەشەکەم بەسەر قەزاکانیە ئەمە چەمچەماڵە ئەمە کوێیە ئەمە قەرەداخە ئەمە نازانم چوارتایە ئەمە اینجا بۆ ناحیەکان اینجا ناحیە بۆ گوندەکان بۆشە بەم شێوەیە بەڕێزان ئەها وەکو خەریتە بۆ یەکەی بە حیاتی بیرە ناچێتەوە یا شتەکان دابەشەکەی ئاواڵی هەموو شتەکان بوونەوەرەکان یاخود بێجیانە یا گیاندارە گیاندارەکانی ژیان مرۆڤە یاخود ئاژەڵە یا نەباتە هەر یەکێ لەوان ئەوە تەنزیمی کە ڕێکیخە بە حیاتی معلوماتە بیر ناچێتەوە